کۆنترین گۆرانی تۆمارکراوی کوردی و چیرۆکە نەبیستراوەکەی مێژووی گۆرانی و شێوە جیاوازەکانی هێندە دێرینە کە هەندێک لە تیۆریەکانی بۆ سەرەڵدانی زمان لەناو مێژووی مرۆڤدا بازەوە دەکەن کە مرۆڤ بە ئاواز زمانی پژاوە، بەڵام کاتێک باسی بەڵگە دەکەین ناچارین باز لە کۆنترین تۆمارکراوەکان بکەین. لەم ساڵانەی دواییدا لەلایەن دەستگایەکی ئەڵمانیەوە لەناو کتێبخانەی نەتەوەیی بەرلیندا کە گرنگی بە ئەرشیفی کارەکانی ئۆسکارمان دەدات کۆمەڵێک مادەی مێژووی خرانە ڕوو کە لە ناویانە تۆمارێکی دەنگی هەیە کە کوردێک بە دەنگێکی غەمگین و بە ئاوازێکی خۆشەوە دەڵێت بۆچی نەگریم 100 کەڕەتم دڵ دەشکێنی بۆچمەی نەڕژێ شیشە لە 100 لاوەشکاوە. ئەمە بە کۆنترین گۆرانی تۆمارکراوی کوردی دادەنرێت. ئۆنراوەکەی هی نالیە، بەڵام دەنگەکە دەنگی میرزا جەواد قازیە. میرزا جەواد لە دایکبوو 1880ە لە لادەیەکی سەر بە مەهابادی ڕۆژەڵاتی کوردستان لە دایک بووە، بەڵام نزیک بە 109 لەمەوبەر لاوێکی کورد لە لادەیەکدا چۆن ئەم دەنگەی تۆمار کرا. نێنی ئەم تۆمارە ئەوەیە کاتێک نووسەر و گەڕیدەی ئەڵمانی ئۆسکارمان ساڵی 1901 دێتە کوردستان بۆ گرنگیدان بە زمان و ئەدەبی کوردی ڕێی دەکەوێتە ناوچەی مەهاباد و میرزا جەواد دەناسێت. پێکەوە لەسەرەوە ڕێک دەکەون کە میرزا ئۆسکارمان فێری زمانی کوردی بکات، لە بەرامبەردا ئۆسکارمانیش ئەو فێری ئینگلیزی بکە و لە خولیاکانیدا یارمەتی بدات. دۆستایەتی و کاری پێکەوەییان دەگاتە ئاستێک. کاتێک ئۆسکارمان دەگەڕێتەوە ئەڵمانیا، میرزا جەوادیش لەگەڵ خۆیدا دەبات. هەر لەو سەر و بەندەشدا لە ڕێی ئامێری فۆنۆگرافەوە چەند کۆپلەیەک گۆرانی بۆ میرزا جەواد تۆمار دەکات. بەڕای تۆ ئەگەر ئامێری تۆمارکردن لەو سەردەمە کۆنانەدا بە فراوانی هەبوایە، ئێستا ئێمە خاوەنی چەند بەرهەمی ناوازە دەبووین.